وەک سەرچاوەیەکی سەرەکی بۆ ژیان و ڕووناکی چەندین سوودی دیکەشی بۆ مرۆڤایەتی هەیە. وەک گرنگترین خزمەتگوزاری هەوڵێکی زۆر خەرج دەکرێت بۆ بەرهەمهێنانی تا هاوڵاتیان سوودی لێوەربگرن. ئەم سەرچاوە گرنگە لە بنەڕەتەوە لە ڕێگەی چەندین میکانیزم و لەلایەن چەندین ئەندازیار و کارمەندی ماندوو بەتوانە هەوڵی بەرهەمهێنانی دەدرێت. دوای بەرهەمهێنانی کە دەبێتە وزە، ئەم تەزووە بۆ نێوشار و ماڵەکان دەگوازرێتەوە. ئیدی لەم قۆناغا چەندین کەس هەیە ژیانیان بەخشیوە بۆ چاکردنەوەی هەرگرفت و هەڵەیەکی تەکنیکی کە دەبێتە هۆی پچڕانی کارەبا. تەمەنم 63 ساڵە لە قەزای خەبات لە 78 فەرمانبەرم لە دایرەی کارەبای خەبات. ئیش و کارم ئەوە بوو کارەبای مارە شتێک بچوبە مەعاولە کتێک بچوبات چام دەکرد لە قەزای خەبات. یان شۆتەکە بە لە خەت 33 دەرەچوو 33 ڕێ هەولێر و خەبات. سەربازی ونیام جارە چیرۆکی پیاوێک دەگێڕێتەوە کە تەمەنی لەودا مەزراوە گەورەترە کە کاری تێدا دەکا. ئەویش فەرمانگەی دابەشکردنی کارەبای قەزای خەباتە بەشی چاکردنەوە. ڕۆژانە پاشەوەی دەگاتە شوێنی کارەکەی لەگەڵ ستافێکی هونەریدا بە دوواداچوون بۆ گرفتەکان دەکەن و پلان بۆ چارەسەرکردنی گرفتەکان دادەڕێژن. کارەبا ئەگەرچی سەرچاوەیەکی گرنگە بۆ ژیان و سوودی زۆر گەورەی هەیە، بەڵام هەندێک جار وەک دوژمنێکی نادیارە و دۆست و دوژمن ناناسێ. عەلی زۆر بە وردی کار دەکا، زۆر بە وریایی دەستەکانی ئاراستی خاڵی گرفتەکانی ئەم بۆکسەی کارەبا دەکات. ئەو لەگەڵ هاوکارانی بەردەوام لە پەیوەندیەکی بەهێزدایە. ئێستا ڕۆژەم و 50 سعات 6 سعات 10 سعات 15 سعات دەبەستم لە ئەو ملەتەی لێرە لە قەزای خەبات. شەو بینیوە شەو بی دەبی بەخسە ئیشی سعات میزانی دەکەم دەی بسمە ئیش فەنیش. ئیش فەنی چیە؟ خەت پسانە، مەعاولە سوتانە، ئەوشان دەی. ئەمە ئیشیمە ئەوە بوو سبەینانە کە داهاتین دەگەشتە فەرماندەی ئیش ئەوەی دایرەی لەوێ دەرەچوین بۆ ئیشی عالەم قسە دەچوین لەو ئیش تێلێک دەپسە لە جێگایشی بەس دەرەچوین کە دەچوین لەوێ ئەوما لەگەدا بوو خاندرمەوە لێدا ڕامە دەشێشەوە جوێنمان دەکرد جوێن هەیە تێلەکە کە دەپسە دەبایە جوێن کردەوە. ئەو جوێنێش نابایە قەبلە سەقەفی بی، دەبایە هەمووی وەشیەک وەشی سپرنجی دەبایە هەموو دەستێک دیبەستی ئەگەنا 20 جاری پێ دەکردەوە مەهەندس دەبێ ئەو تێلەوە کە دەیبەستیەوە دەبی وەش سپرنجی بی نەک ئەتوبسی ئاتی ئارێن و ڕاشیوە. هەنگاوی دواتر لەگەڵ هاوکارانی لە ڕێگەی ئۆتۆمبیلی بەرزکەرەوە بەرەو سەرچاوەکانی وزەی ئەم کارەبایە هەنگاو دەنێن تا دەستنیشانی گرفتە تەکنیکیەکان بکەن و چارەسەریان بکەن.
دەبێ عزامی بەستی عزام ئەوە سەلامە عزام خودا کۆندەرەی پێ نێو پێ ئاسن لە پێکەی لەبەرەوەی نەکو شتێک بەرتۆ پێتکەی لە موزی ئاسنە عزامی بەستی پەنجەوانی لە زیکەی پەنجەوانی ئیشی ئەوە سەلامەتیە ئەوە سەلامەتی خۆتە چکو محتەمەلە ئەتوو دەست دێ عامود لە عامودت کوژی نابی دەست دێ عامودی چکو دەبێ ئەوەی پارێزی خۆی دەبێ ئەرزی لێدەی ئەرزی بەدارەشی هەر سێ فێزان بگەین یەکدی نەکو شاعینە بێتەوە ناو معاولێ کە لێت دەدا بتکوژی دەبێ خۆت پارێزی لەو شتانە ئەگەر خۆت نەپارێزی کارەبا لێت دا دەتکوژی نابی ئەوە دەبێت 3000 ئەرزی لێ دێەوە ئەرزی بکوتی یەک دوو سێ سنگام کوتی ئەرزی شیشەی درێرە دەی بکوتی ئەرزەکە لێ قەیمکەی لە بۆ سەلامەتی خۆت تا ئیشەکەت خلاصەبی کە ئیشەکەت خلاص بوو ئەوش ئیشەکەت نەخلاص بوو شەکە هەرە قەنێنی ئەو جە معاولەکەی ئیعادە دەکەی ئەو کارەی عەلی و هاوکارانی دەیکەن چاکردنی کارەبایە هەر لە نێو ماڵان تا دەگاتە هێڵەکانی نێوان شار و شارۆچکە و گوندەکان و هێڵە گشتیەکان و چەندین کاری تر ئەنجامەدەن. لەم کارەیدا ئەم پیاوە مامەڵە لەگەڵ دوژمنێکی نادیاردا دەکا بەڵام سامناکی ئەم دوژمنە وای لێ ناکات سڵ لە کارەکەی بکاتەوە. ئەمە بداەتی لە کارەبای بداەتی عامل قاندرمە بوو یعنی فەنی نەبوو کە ئیشم کرد ئەوم لۆ هات گاسیان کردم لە کارەبای هەولێرێ مهندس فواتە بوو گاس کردم دەورێژان پێکردم بوومە دەرەجە سێ بوومە عامل قاندرمە بەسەکەتم فەنی بوومە فەنی ئیش تێل دەپسات چام دەکرد معاولە دەسووتا چام دەکرد دەمگۆڕی دەمکردەوە معاولشکما دەبەستا قاتع دەسووتا دەمانگۆڕی ئیشی من ئەوە بوو هەریشش پیان گوتبیان نەم دەگۆن لە پاش 6 ساری ئەمن یەک ئیشم نەگوتێ نە یەک ڕۆژشم غایبات نییە لەو دائیرە کارەبای یعنی نە مخالفەک نە کارەبایەک نە ئیشێکی برێن ئەو شت مخالف کردیە لە پاش 6 ساری. بەڕاستی کارمەندەکانی کارەبا زۆر ماندینە ئیشی خۆیان دەکەن بە مەزبوطی و ئەوێنە و بەڕاستی ئەوە 3 ڕۆژ ئێمە بێ کارەباین ئەوان ئەوڕۆ هاتن بە نووس تەواویان کرد و زۆر مەمنونی ئێمە لەیان لە فەرمانگەکەمان ینی پیاوەشی بەڕێزە و ناسراوە و کە ئەمن ئەوە 9 ساڵە لەگەلی هاوپیشەی ویمە هاوکاری ویمە یعنی لە کارەکانی زۆر بە ینی زۆر بە ئەنجامەشی باش دەداتن و جێشی لەوەی نیە ئایا ماندی دەبی یان وڵاهی دەوام نمایە ئەو شتانە نازانی و چەندەها جار تووشی کارەساتیش بۆەوە و ماندی بوون و ئەزیەت و چەندەهادا ئەوی حەسە معلوماتی من هەتان کە سێجا کارەبا لێدایە زارە چیشیان یعنی کارەبایەکەی کە لێدا ترسناک بوو زۆر یعنی هاتا بووە هۆی لە دەستدانی 5.5 دەمانەیە فیدەری دوی کەورگۆ سلوماوی دەدەقەلومان بێخیار زیلۆ تیمی علی عوسمانی قورسەک ماشکای تا جەمعات دەیگۆڕم برا جواب دەدەینەوە لە خەتەوە باشە سەیتەرە کاکەردەلان بەرپرسی سیانەی خەبات دارسیدانی فیدەری دوو دەکا بۆ تیمی مام علی عوسمان یارە فنجانێکیان شکایەدانەوەی چاکەکەنەوە باشە برا پشتەمەتی مشدهاتین داگو معاولە سوتایە دەبا بچینە کش کاری معاولێ مهندزێکمان لەگە داهات ئەمە دوو کارمەندیشکەش دەچوین لەگەرم بە سارەشی دەچوینە گشت معاولێ ئەو معاولە ماچی لێ کرد دەما کردەوە گە سوتا بە دەماهی ناخوارێ کرێن دەهات دەماهی ناخوارێ هەر لە سنێوڕانێ ئەتا دەبایە چای بکەین کێبلی دەسوتا دەبا کێبلی بگۆڕن ڕوو ئەسلاشی دەویست ڕوو ئەسلاش ئەوی سەری کێبلی معاولێ ئەوانەما ئەوە دەکرد یان ڕوو ئەسلاکمان لێددا هەمووی لە پاش ڕوو ئەسلاشی ئەو جا دەما بەستاوە لە سەپشتی معاولێ هەمووی تەمەشامان دەکرد بزانانی پێک ناکەوی لە جێگایشەکە پێک بکەت بە نابێت لێ دێنەوە معاولێ چکە معاولش ئەوە زاری فعسمان دەکرد ئەو ئەوە نەما بوو کە دەچوونە گەشت معاولشی دەبایە فعسکەی فیزەکە لێ دێەوە زانانی ئەم معاولە سوتایە نەسوتا ئەگە بە سوتا با ڕاست شۆتی دەکرد گرمەی دا دۆشی مەدفعی دەجدا ئەگەر ئەو بە
لەر پشت دەگرت کرپا سوتاش باە ئەوە دیار بگەنە سوتاش بە عین تەمەشامان دەکرد ناو قاتع و بن قاتع و هەمووان تەمەشا دەکرد ئەو قاتع بزانین ئەو معاولە غەشی لە چییە. ترسی ئیشیمە کارەبایە مەقسەدە تو نابی ڕاستەن بچێ معاولێکی سەر عامودەکی لە سەروی زیمارەشی نابەسی نابێ ڕاستەن بچێ سە معاولێکی دەبی تەئەمین بی بزانی ئەوە تێدا کارەبای تێدایە بە پەنجەوانەی دەبەستی دەبی ئاگات لە خۆبی پەنجەوانەکە نەدڕابی ئەو پەنجەوان لەستتە نابی دڕابی نابی هیچ شتێکی بکەی کە پەنجەوان دڕابی کارەبا لێددا دەبی تەئەمینی عایەت خۆ دۆگری قەفیز جلۆ لێدەی لۆی بەستی ئەوە سەلامەتیەکە. دووەم نابێت و لەو گۆڕە بچەکەش کارەبای مەقسەد قاتعشی ئاوی پێ بکەی فیلەکەی کە فیلەکەی گرپەی دەکات گرپەی دەکات سەر چاو دەستێنی لە گەرمایە دەبی ئەتو عامود سۆرە بتەوە دەبی ئەتو پەنجەوان لەستکەی ئەزان بەستی نەکو دەستدێ عامود سۆرە بتەوە دەبی خۆت بەردەی ئیشی بکەیت. عەلی کە بە ئەزموونترین کارمەندی خزمەتگوزارە لە بەشی چاکردنەوەی کارەبای شاری هەولێر لە قەزای خەبات 40 ساڵە لە پێناو خەڵکدا و لە بەرامبەر داهاتێکی کەمدا ئەو کارە زەحمەت و پڕمەترسیە ئەنجامەدا. سێسازە کارەبا لە مندایە جارەشێ ئەمن چوومە سەر معاولێکی لنگفیسەیە بە دەستی داهاتە خوارەنجی بۆ دار نەبوو ئەنجی لنگفیزەکە می ناخوارێ دوو می ناخوارێ ئێستیم ڕاست لێدام کە لێدام ڕاست پشت بەردامەوە عەردی لە سەعامە دەڕە لە خوار برینەکەم دەستم شکا ئەو دەستم شکا ئەو دەستی ئەو پەنجە لێ بۆ شکا کە شکا هەفتەک لە خەستخانێ بوو دکتۆر گوتی ڕەش بووە ئێرە ڕەش بوو ئەوانەی بڕیم ئێرە دەستم سوتا ئەوش ئێرەشم سوتا ئەوی ڕەش بوو بڕی بە موسی کە ئەو کارەبا لێدام زەخت و سوکەری و چەوریم نەبوو ئەوانم هەموو گرت سوکەریم گرت یعنی نییە زەختم هەیە زەختم فوو لە بەدایم چەوریم هەیە ئەو جەگەم ئەو شەی غار نەدەم لە دایرە لە مارێک کەتیمە خلاص هەر ئەم پۆتام لە دایری کارەبای فۆتام هیچ شیان نەکردم یعنی ئەو هەموو هەرا هۆریا تقریبا 21,000 ئەسلیم لە خۆمدا لەو 50 لەو قەڵبە خۆم دایرە یەک فرسی نەدامەوە زیرەک بوو عریزەکەم بدە پێشی نەکرد. ئێمە وەکو فەرمانگەی بەش چاکردنەوەی کارەبای خەبات چەندین کارمەندی ماندوونە ناسمان هەیە سەربازی ونن یعنی لە کارەکانیاندا
زۆر بە جدیانە کار دەکەن بەڵام ونن دیار نینە یعنی بڕوای تەبی شەو و ڕۆژ شەو نخونی دەکەن لە پێناو چاکردنەوەی کارەبای ماڵەکان و دابینکردنی کارەبا بۆ ماڵەکان بە تایبەتی مام عەلی یعنی مام عەلی ئێستا نزیکەی 39 سال بەرەو 40 سال دەچی خزمەتی لەو دائیرە هەیە لە دایرەی کار یعنی شەو و ڕۆژ ژیانی خۆی لە پێناو دابینکردنی کارەبا بۆ ماڵان دابین کردووە یعنی مام عەلی دەورەکی زۆری هەیە لەناو خەڵکە هەمووی خۆشەویستە نێزیکەی 3 هەتا 4 بەس کارەبا لێدایە بەنسبەت تیمەکانی چاکردنەوە زۆر زارکە کاتی لەسەر شەبەکە ئیشەکەن تووشی مەشاکلە بن تووشی حوادثە بن بەنسبەت ئەوەی کە پەیوەندیان لەگەڵەمە ئەوان مەسەلەن کە لە موقع ئیشەکەن بە تەلەفۆنیان بە جیهاز لە ڕێی کۆنتترۆل بە ئێمە ئاڵێن کە لەسەر فیدەرێکیشەکەن ئێمە فیدەرەکان بۆ بژێن و هەندێک زاریش لۆیان لە ئارزی بدەین بۆ سەلامەتی ئەوان چونکە خەتەریاتی زۆرە دەبێت ئێمە لە ئارزی بدەین پێش ئەوەی ئەوان دەست بەکار بکەن لە هەردوو لا ئێمە دەبێ ئاگادار بین. ئێستا سەدان گۆڕەر و ستونی کارەبای چاک کردوێتەوە هەزاران پێوەری کارەبایی ماڵانی بەستووە بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و ڕووناکردنەوەی ماڵەکانیان ئێستاکە زای زەحمەتمان چێ ئێستاکە زۆر زەحمەتمان هەیە دەبینی ئەو عالەمە لێک کارەبای سەتارە دەبێ بچی ببڕی دەیبڕی جوانە بۆی دەبەستیوە تەزاوزاتە دەبینی دەبێت ساعتی بەس جاروێت دەوامی خۆمان ساعت دووە وەنیا دوو سێە هەتا سێ دەبی ئەمە ئیشێ بکەین هەر هەموو دەبی ئیشێ بکەین هەتا سێ لۆ عالەم واز ناین دەبێ ساعت لۆ بەستی مادەم برتە دەبێ ساعت قسم لۆ بەستی جیاوازی ئەو وەختی ئەوە نەبوو ئەو ئالاتی ئاستا هەیە نەبوو ئەو ئالاتیە کە ئەو وەختی ئەلعاهەیە ئەو وەختی نەبوو ئەو وەختی چ بوو قاندرمەدار هەبوو دار بە قاندرمەدار دەبا ئیشێ بکەی لە ئیشێ بە قاندرمەدار دەبا بچی لێرە لە بۆ کەرەشی قاندرمەدار لە شاندانێ ببەی ئەو شانانەوە هەم بریندارە بوو بچە کن ئیشەکەی جێ ئیشەکەی ئەو ئەڵعانکە ئەو ئیشی ئەلعانەشی سەلەیە و سارێ و ئاسانە ئێستا هیچ عونەری نییە ئیشی ئێستا هیچ عونەری ئەو ئیشی ئەمە دەما کرد پێشان دەبا بە پیان لێرە لە بۆ هەو لێرە بڕۆی بە پیان ئەوها ینی ئیشی ئەوها بۆ هەنجی ناو دەغران ناو قوڕێ ناو ئیشی ئەوها دەبا بڕۆی بەبێ نان بەبێ ئاو یعنی ئاوژ ماگاتی ئاە بخۆنەوە سلستان ناو قوڕ دەبا بڕۆن ئەتا ئەوە ناو قوڕ دەبوو شەوێ دەبا نیوە شەوێ کارەبای بدەینەوە نیوە شەوێ ئەمە کارەبای بدەینەوە نیوە شەوێ دەبا ئەمە کارەبا بدرێتەوە نابا شێ بمینێتەوە قەزای خەبات دەبا ئیلا حساب بکەین ئەم پیاوە هەرچەندە ماندوێتیەکی زۆر بەجەستەیەوە دیارە بەڵام ئەم ماندوێتیەی بێئومێد و لاوازی نەکردووە هێشتا لە ناخیەوە ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ ئەم کارە پڕمەترسیە ڕۆژێدا عیسەدام کارەبامە چادەکرد ئەم دار هەتەشین هەیە برندم کرد تێلم تێخست عەلەسا شۆتی لێ بدەم لێمدا لە 132دا هەر هەموو هەراتی لە 132 ئەو ڕۆژی لە هەم ڕۆژی پێمە ناخۆشتر بوو لە کارەبای هەم قەرمستا پشتم ملم و ئەوانم لەگە پڕشتێلی کە لێمدا لە ئەرزی لێ بدەم عەلەسا کوژایەوە نەکوژاو بۆ 132 لێمدا ئەمە ئەو ڕۆژە ناخۆشانم هەندی تیا هەتا دێتە ئەو ڕۆ هەتا دەگاتە ئەو ڕۆ سێ سەرا من خەباتی ئەو شتێ دەکەین ئەمە ئەو شەم کردیە غارمدا لەو دایرەی کارەبای چەند جار کارەبا لێدانێت چەند جار دزمان گرتێ دز لەسەر عامودی فەنج پێوە ناینە
بێهەستکردن بە ترس و دووەڕاوکیە لە زستان و هاوین ئەم دەستانە ناوەستن لە بەخشینی ئەم خزمەتە گەورەیە بە هاوڵاتیان. ئەمانجی من ئەوە بوو خزمەتی ئەو ملەتێ بکەم شەو هەبوونیوەش خستخانە کارەبا دەبڕا دەبایە بچم لەبەر ئەوەی لەوان چاکەمەوە لەبەر خستخانە لەبەر ئەو ملەتەی و ئەو نەخۆش شتی داهاتێ ینی هەموو ئەو مزگەفت کارەبا تێکە شەوێ نیوە شوێ دەبایە بچی ڕەمەزان و دەبایە بچی چای بکەین ئامانجی من ئەو شتانە بوو لە دایرە کارەبای سارە نەبوو هەنجی دەبا بە پیان قاندرمێت بین ئەو جیانە چاک بکەین. ئەم پیاوە هەموو ژیان و تەندروستی کردووەتە قوربانی خۆشگوزەرانی هاوڵاتیان و سوودگەیاندن پێیان. خێزانەکەم ڕێیان لەسەر ئەوەی نەدایان گۆ بەرزی بێلا پیرێژنەکەم بخۆی دەگۆ ئازم لێنە ئەو دایرە کارەبا دەی بەرزی بێنی پیرێژنەکەم بەڕاستی ئایلەکەم کاملی هەمووی بەێ یعنی ئەوان ڕێیان لەسەر نەبوو وەشی لێ نەدام کارەبا کەتم لە خستخانی تقریبا مانگ و نوێ دوو مانگۆشی پەنجەم لێ بووە گوتیان دەبیێت تو بەزی بێت دایرە مش گوتم بەزینیاە گوتیان بەزینیاە ئەمە تو بەزین دەی بۆ مناقەشەمان دووە پێ کاتین لەگەری. علی پیاوەکەم زۆرمان دێ لەو کارەی و چەند جار کارەبای لێدا و چەند جار نەخۆشکەت و تووشی سوکەری و زەخت و لیز بە پاش نەکەوتێ لە ئیش خۆی هیچ غایب نەبووە و هەتا فێکرا ملەتەکەی عەولیدایە ئەوە تێم چاوم هەڵێن لە دنیا هەست دەکەم بابم لە کارەبای خزمەتی خەرچی دەکەوت و چەندین ساڵە بەبێ ئەوەی دابڕێ لە کارەکەی شەو ڕۆژ هەر کاتێک کارەبا نەبی خزمەتی خەرچی کردیا و تووشی چەندین کارەسات بەبەوەی کە ئەو کارەبای کە ئێستا کاری تێدا لە کاتن یەکێک لەوانە چەندەها جار کارەبا لێدا تووشی چەندین نەخۆشی بووە جارێکیانەیدا پەنجەونیەکی بڕەوە هەروەها چەندین جێجێستەی سوتایە ئێستاش تووشی دوو جار جەڵتە لێدا سوکەری هەیە زەختی هەیە هەر کاتێک دەستە دام درمان لە لایتی داواکاریم بە نسبەت کارەبا لەو ملەتەیە واز لە سێری نانی و لەو ئەو شتانە بینن کارەبایەکە مەعاولەکان ڕناوەسن مەعاولە هەموو سوتە ڕۆژ نەبی سێ مەعاولەمان نەستی دوو نەستی لە ئەوەی عالەم هاوکاریمان ناکەن. کاک عەلی یەکێکە لە کارمەندە دڵسۆزەکانی فەرمانگەی کارەبای هەولێر کە ماوەیەکی زۆر کە نزیکەی 40 ساڵ دەبێت لە تەمەنی خۆی بەخشیوە بە خزمەتکردنی هاوڵاتیانی ئەو دەڤەرەی کە کاری تێدا کردووە. کاک عەلی نمونەی هاوپیشەکانی خۆی کە سەدان هاوپیشەی وەکو بەڕێزیانمان هەیە کە لە سەرما و گەرمای زستان و هاوین لە مەترسیەکانی کارکردن لەسەر تۆڕەکانی کارەبا کە بەردەوام کاریان کردیە و خزمەتیان بە هاوڵاتیانی ئەو دەڤەرانە کردیەکە ئەو وشەی سەربازی ون بە هەموو قەنەعەتەوە دێڵێم شایستەی کەسانی وەکو ئەو بەڕێزن کە ئێمە لە نزیکەوە ئاگاداری کارەکانی بەڕێزیان و وەکو ئاماژەم پێدا سەدان کارمەندی دیکەمانین کە بە بەردەوامی لە شەو و ڕۆژدا لە خزمەتی هاوڵاتیاندان. خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 دەبەخشین بە یەکێک لە کارمەندە هەرە دڵسۆزەکانمان کە بەڕێز کاک عەلیە لە پای ئەو خزمەتانەی کە لە ماوەی 40 ساڵی ڕابردووی کارکردنیدا لە خزمەتکردن بە هاوڵاتیاندا بەخشیوێتی و هەروەها سوپاس و دەستخۆشیمان بۆ سەرجەم هاوپیشەکانی وەکو کاک عەلی کە لە پێشوو کاریان کردووە و ئێستاش بەردەوامن لە کارکردندا. کاک عەلی پیرۆزبایی تێ دەکەین موفەقی ئینشاءڵڵا سەرکەوتونە.